بۆ وەڵامی ئەو زوڵمستەمەی بەعسیەکان دەرهەق بە جەماوەری گەلی کوردستان ئەنجامیانەدا. تیمێک لە هێزی پێشمەرگەی گیان لەسەردەست بەڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کردەوەیەکی بێوێنەدا پارێزگاری ئەو کاتی بەعسیەکانیان لە شاری هەولێر کردە ئامانج. کاکورسەد لە پاش چەند کۆبوونەوەیەک لەگەر ئەو تیمانەی ئێمە دوسێ گروپی دروست کرد کە بەرەو لای ماری محافز چوین 8 دقەنەوە دەقاتە دەرێ کە هاتم مرورێک دەستی لێ ڕاگرتم کە محافز تێدە پەڕی و نەڕۆی ئەمن لە تەنیشتیڕا تێپەڕیم بەس لە ئاوێنەی سیارەکەی کە لێم دەخوری لە پشتەوە دیتم 8 سیارە لە 2 منە زۆر نزیک بوو ئەو سیارانە هەمووی بیکەسی لەسە بوو چەکداری لە ناو بوو دەستەی پاسەوانی پارێزگا بوو و میوانێکیشی هەبوو ئەو ڕۆژانی وە لە ترسی خۆیان پاسەوانیان زیاد کرد بوو ئەو بەرنامەی ئەمە دوار بووین 3 سیارە 4 سیارە بوو بەڵام ئەوە زیاتر لە 10 سیارە بوو ئیتر خۆم گەیاندە ئەو کۆڵانەی ئێستا لێنە ئێرە تقریبا 15 مەترێک دوور کەتمەوە لە جادەکەی برێنەوەی پەنا بوو ئێرە شەی سەردار دابەزی بەغاردان لەگەر کاگەیب دابەزی هاتنە سە جادەی هەر دابەزین و ڕاکردنیان بۆ تەقە لە ناو جادەی ئەیدی دیتم مارسلیسێک پێی کەوتە ئەولای سیارەکانی لە دوو هەندێک سیارە خۆیان لێکشتانی دامەچیش دروست بوو ئەمن دەرکەکانم هەردوو کردەوەی پشتەوە تا هاتمە سە جادەی ئەلێرە یەک شۆفرلێت لە دووری داما بوو برێن دەهات ئەو شۆفرێتە تەقەی دەکرد ینی کاوران سەری نیوی کرد بوو تەقەی دەکرد دەستڕێژەکەم لێ کرد ئەو پەڕی 8 گول لە ڕۆژ لۆی چوو بەغاردان هاتین و وەشەی سەردار زۆر هەولیدا ئارپیچەکە دەرکاو بە ئارپیچی لێدا لێدانی پارێزگاری هەولێر لە ئاستی ناوەخۆ و دەرەوەشدا کاردانەوەی زۆری هەبوو ئەو ڕاستیەی سەلمان کە تاوانباران لە هەر پلە و پۆستێک بن بە سزای کارە دڕندەکانیان دەگەیەنرێت. ئەمەش وعدمان بە کاکۆسرەتدا چونکە کاکۆسرەت هەشتەشی بووت بە ڕەتبوونەوەی نەبوو مستعیل بوو ینی دەبا ویشەی جێبەجێ بکەین ئەگەر خۆشمان لەسەردا نابا یەکسەر شوشتە ئیشارەتیان دانێ گوتیان ڕاوەستن گوتیان ڕاست گوتم بەختیار ڕامۆستە بسوڕێ و زوو بە وەڵا بەختیار باش وەکو جاران تاو نەترسانە زنجیرەکانی ناخوار و بەختیار بە پێش سیارەی ئیبراهیم زەنگەنەی کەت و سوڕاوە بە سەرەعی هاتینەوە بەختیار ئەلێرە ڕایگرت بە سەرەعی هەر ئەوەندەمان پێکرام و شەی سەردار هاتینە خوارێ کە هاتینە خوارێ هاتینە سەر ئەو ڕەسیفەی وەشی باسم کردووانەوە بزانی ئیبراهیم زەنگەنە بەتنێ و 4-5 سیارەی لەکرێن نەمزانی مدیر ئەمنی ئەوەی مووسڵ و مدیر شورتەشی لەگەر بووە ڕۆژە داوەتی وی بوونە دیارە بەیانەکەی وڵات شەی سەردارەوە عیشارەتی دەدا ماتۆڕەکان وەرە ماتۆر هات ئەوە پیکاپ هات شۆفرێت هات وەڵا نەسەری دیار بوو نەبن وەڵا سیارەکەی پارێزگارمان دەناسی ئەوان ژگومانیان نەدەکرد ئەمە پێشمەرگەینە وڵات تقریبان 10 مەتر مابوو بگاتەمە 10 مەتر مابوو پێکۆلیماندا لەگەر شەی سەرداری هەتا لێرە تێپەڕی تەقەمان لێکردن ئەوانەکە تەقەمان لێکردن یەک لە پاسەوانەکانی تەقەی لێکردینەوە کە تەقەی لێکردینەوە سیارەکەمان فیژەشی بەرکەوت بەخۆم بە سوشی بریندار بووم ئەوە بوو ئەلێرە قوتار بوو 36 ساڵ بەسەر ئەم چالاشیە تێپەڕ دەبێت و 3 پێشمەرگەی گیان لەسەردەست شەهید سەردار سەعید سۆفی و ئەیوب یوسف و بەختیار کاوانی ئەم چالاشیە بێوێنەیان ئەنجامدا و ئەو کات هێز و توانای بەهێزی پێشمەرگە بەخشی. قارەمان قادر، کەناڵی کەرکووک، هەولێر.